گۆڕستانێک لە ڕۆما تایبەتە بە ئاژەڵە ماڵیەکان. ئەمساڵ یادی 100 ساڵەی گۆڕستانی کاسا ڕۆسا دەکرێتەوە و یەکەم ئاژەڵی ماڵی کە لەم گۆڕستانەدا نێژراوە مریشکەکەی مۆسۆلۆنی سەرۆکی پێشووتری ئیتاڵیا بووە. گۆڕستانی کاسا ڕۆسا کە بە ماڵی پەمەیی ناسراوە و بە کۆنترین گۆڕستانی ئاژەڵاندا دەنرێت لە جیهاندا کە ئەمساڵ یادی 100 ساڵەی دەکرێتەوە. لەم گۆڕستانەدا ژمارەیەکی زۆر لە سەگ، پشیلە، ئەسپ، تووتی و شێر و چەندین جۆری تری ئاژەڵ نێژراون لەلایەن خاوەنەکانیانەوە. هەروەها گۆڕەکانیان بە خانووی ڕەنگاوڕەنگ ڕازێنراوەتەوە کە زۆرتر لە باخچەیەکی ئاژەڵان دەچێت. لویجی مۆلۆنی تەمەن 73 ساڵ کە بەڕێوەبەری گۆڕستانەکەیە دەڵێت هەموو شتێک لە مریشکەکەی مۆسۆلۆنیەوە دەستی پێکردووە. کاتێک هیچ زەویەکی نەبوو مریشکەکەی تیا بنێژێت، ناچارهێنای بۆ ئەم شوێنە و لێرە ناشتی. مۆلۆن دەژڵێت مۆسۆلۆنی و خێزانەکەی زۆرجار سەردانی گۆڕی مریشکەکەیان دەکرد و گۆڵیان بۆ دەهێنا تا ئەوەی بوو بە گۆڕستانێک بۆ ئاژەڵان. ئەگەر بەناو ئەم گۆڕستانەدا بگەڕین، چەندین نووسینی سیر و سەمەرا دەبینین. بۆ نمونە لەسەر گۆڕەکان نووسراوە: ماڵمان بە بێتۆ چۆڵ و تەنگە، خۆشم دەوێت، بێتۆ ناژین، بمان بورە، ئاگامان لە بێچۆکانتە.